وانە هەر کەسە و ماڵی خۆی خۆشە بەخوا دادەگەلاوێش ناتوانم یەک شەو لە یەک شوێن بخەوم دڵم بەس لە ماڵەکەی خۆم سکونایە. ئێستا لە ڕیکۆردی بەرنامەی پێتریکۆداین و بەردەوامیشی ئەبێ ئیتر ئەوەش بزانین تاکوێ ئەڕواجارێ ئێمە خەریکی ڕیکۆردی نازام چەند بەرنامە ڕیکۆرد دەکەین. ئیشی تریژ ئێمە فیلمێکی سینەماییمان هەیە ئەوە لە جێژنی ڕەمەزانە لە سینەماکانە عرضکرایە بەڵام لەبەر بارودۆخی خەڵک دوامان خستۆ ئیشەڵا لە ئایندەیەکی زۆر نزیکە لە سینەماکانی کوردستان پەخشەکرێ. تەواو بۆ فیلمەکە هەموو شتێکی هەموو کارێکی تەواو بووە ئەبووە کە ڕۆژی جێژنی ڕەمەزان عرضکەین بەس لەبەر بارودۆخی خەڵک ئێمە دوامان خستۆ فیلمی خۆشەویستی لە سەردەمی کۆرۆنا ئیشەڵا لە ئایندێکی زۆر نزیکە ئەبینرێ. ئایندەکە زۆر نزیکە مانگێک دوان چەند بڕۆ بکە ئەوە نازانم چونکە ئەوە پرۆدیسۆری ئیشەکە ئازانێت و خستوێتەکەی بەڵام هەموو شتێ حازرە هەر ئەوەیە کە بەخش بگرێت. بەدەر لە پەتریکۆرد لەگەڵ ئەو فیلمەیە بەرهەمی نوێ چیتان بەدەستێت کە بەنیاز بەم نزیکانە ڕیکۆردی بکەن. نازان بەم نزیکانە ڕیکۆرد دەکرێت یاننا بەڵام ئێمە لە پلان و بەرنامەمان هەیە کە درامایەک ڕیکۆردکەین و نازانم بۆ چه شوێنێکیشە بەڕاستی و شانۆیەکیشمان حازرە و دەمێکە بەتەماین ئیشەڵا بتوانین لە ساڵی 2024 هەردووکی بەجێ بگەێنین. ڕۆڵبینین لەگەڵ ئەحمەد جۆڵان مای حەسەنە چۆنە چی بە تۆ بەخشیوە تا ئێستا؟ ئەوان شتێکی زۆر باشن بۆ من بەڕاستی زۆر قورسە بتوانی لەگەڵ ئەوانە ڕۆڵ ببینی بەڵام سوپاس بەخوا بۆ هاوکاری ئەوان و بە جوهدی خۆم توانی ومانە تا ئێستا لەگەڵ یان نابڕۆم سپاس بەخوا.